سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنامەیەمان گفتوگو و قسەکردن دەبێت لەسەر ئەدەبی ئافرەتان یاخود ئەوەی کە باوە پێ ئەوترێت ئەدەبی مێینە بە میوانداری زۆر بەڕێز خاتو گوڵاڵە پێنجێنی شاعیر کە ئێستا بە خۆشحاڵیەوە لامان میوانە. خاتون بەخێر بێت. با سەرەتای پرسیارەکان لەوە دەست پێ بکەین کە بزانین بۆچی لە کۆمەڵگەی کوردیە ئافرەت تەنها لە شێعرا جوانە؟ وڵی بەنسبەت ئافرەتانی ئێمە ئافرەت خۆی هەر جوانە لە هەر بوارەکە بێ ئافرەت جوانە، بەڵام زۆرجار شاعیرانی پێشووتر ئەوەندە بە جوانی پێناسیان بۆ ئافرەت کردووە، ئەوەنە بە جوانی شعریان بۆ نووسیوە، ئەوەنە بە شێوازێکی زۆر زۆر یعنی چۆن بڵێم شیرین بە باڵایانە هەڵیان داوە. مەبەست لە تێکستەکانە، بەڵێ تێکستەکانیان زۆر زۆر جوان جوان یعنی کە ئیخوێنیتەوە چێژی لێ وەرەگری و هەستەکەی یعنی ئافرەت چەند جوانە چەند گەورەیە. ئافرەتانێک کۆمەڵێک دەقی با بڵێن شعر ئەنووسن باشە، بەڵام شعریش نییە. لە کاتێکا کەسانێک لە با بڵێن پیاوانەی خوێندنەوە و ناویشی لێ ئەنێن شعر، ئەم دیاردەیە لای ئێوە چۆنە بینن وەکو شاعیر؟ بەداخەوە منەڵم بەداخەوە لەبەرەوەی بەو جۆرە تەماشای ئافرەتەکرێکە ئللا هەر لە ناو شعرە لە ناو دەقە شعرەکانە ئەیبینن و بە شێوازێک وەسپیانەکرێ و ئەو بابەتانە خۆی ئافرەت لە ڕاستیە بوونەوەرێکی زۆر گەورەیە. پێویست ناکە بەس لە ناو دەقە شعرەکانیان بەکاریان بێنین و هەست و سۆزمان بۆیان بۆ هەست و سۆزی پیاوان بۆی بجڵێ دەبێت لە هەموو بوارەکانە پیاوان هەست و سۆزیان بەرامبەر بە ئافرەتان هەبێت، چونکە بەڕاستی ئافرەت نیوەی کۆمەڵ ئافرەت تەواوکەری هەموو نیوەی ژیانەکەیت. ئەم قسانەی کە بۆ منی ئەەکەیت بۆ دەقە ئەدەبیەکانیش تەواو دروستە؟ بەڵێ بۆ هەمووی دروستە. ئافرەتان چۆن خۆیان دەبیننەوە لە دەقە شعرەکانی پیاواندا؟ تا ڕادەیەک خۆیانە بیننەوە هێشتا ئەو چۆنەڵێ هێشتا ئەو چێژەی بەتەواوەتی بە ئەو پێناسە بە ئافرەت نەدراوە لە ناو شێعرەکانیاندا، هێشتا زۆری ماوە. بۆ نمونە چۆن شاعیرێک بتوانێت لە شعرێکە وەسفی ئافرەت بکات؟ بۆ نمونە تۆ ئەتەوێت چۆن وەسفی بکات؟ بەدیدی تۆ بۆ شاعیرێک ئەتەوێت چی بکات؟ بەدیری من پێویستە بە شان و هەیبەتی ئافرەتەکە بنووسێ، بەڵام زیاتر بەڕای من ئەبێ ئەو خۆشەویستی کە هەیەی لە ناو شعرەکانە بۆی دەربڕێ. بۆ نمونە لە چ کاتێکە ناسی کە ناسی چۆن خۆشیەکی پێ بەخشرا یاخود کە ئەڕوا چی لێ دێ کە تۆزێ ئاجزیانە بێت چی بەسەر دێ. بۆ نمونە من حەزەکەم زیاتر لەم بوارانە بنووسرێت نەک هەر هەندێک مجامەلە بێت. بەڵێ پێت وایە شاعیرێکی ئێستا بتوانێت وەکو حەزرەتی نالی بڵێ ئەژدەهای زوڵفی لە دەوری گەنجی حوسنی حاریسە حەڵقە چین بەچین سەر تا پاخواری گرتووە، ماهی من تەنهامەیە کە 100 نجومی ماحۆکەریاری من تەنها گوڵێکە 100,000 گرتووە. شاعیرێک ینی شاعیرێکی ئێستا دەتوانێت وەکو نالی گەورە شاعیری کورد ئەم وەسفە بۆ ئافرەت بکات؟ چکە تەوەرەکەمان بیرمان نەچێمە باز لە ئەدەبی مێی ناکەین. شاعیرمان هەیە، شاعیری باشمان هەیە، بەڵام وەکو بەراورد بە ڕای من بەراورد ناکرێت بە نالی و مەحوی و مەولەوی نەک بەراورد. مەبەستی پرسیارەکەی من بەراورد نەبوو خاتون، مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو کە یعنی دەتوانرێت هیچ نەبێت سیفەیەکی جوان لە شعرێکە ببەخشێ بە ئافرەت؟ وەکو من خوێند بێتمەوە، وەکو من زیاتر ئەچمە ناو شاعیرانەوە وای نابینم کە بەو شێوازەی مەحوی و نالی پێناسیان بۆ ئافرەت کردبێ و ئەمان بتوانن بە شێوازی ئەو شاعیرانەی پێشوو بنووسن بۆ ئافرەت. یعنی بە بڕوای تو وایە کە ئەم شاعیرانەی ئێستا وەک پێویست ناتوانن وەسفی ئافرەت بکەن لە دەقە شعرەکانیاندا، نەیانتوانیوە بنووسن. تۆ خۆت بەرکەوتت لەگەڵ خوێندنەوەی تێکستەکانیانە هەبووی ئەم شاعیرانی ئێستا؟ کە بەڵێ کەم تا زۆر بەرکەوتم لەگەڵیانە هەبووە. بۆ نمونە ئافرەت چۆن وێ ناکراوە لە دەقە شعرەکانیانە؟ زۆر شعری شاعیرانە خوێنمەوە بە ڕاستی چۆنەڵێ بە
نازم چۆن باسی بکەم ئێستا بە ڕۆمانسێتێکی زۆر قوڵەوە لە جەستەی ئافرەت شعرن لەسەر جەستەی ئافرەت شعرە نووسن بەڕاستی ئەمە بەڕای من و بە بڕوای من شعر ئاوا نابێ مەبەستە بڵێ عیشقیتیانە ئەوە هەر عیشقیتیانە بەڕای منەوە عیشقیتیانە عیشق تۆ ئەبێ بزانی عیشق چییە عیشق ئەبێ وا پێناسی بکەی وەک باسم کرد کە ئەڕوات چی ئەەکەی کە دێتە بەرچاوت کە خەیاڵی لێ ئەەکەیتەوە کە بیری ئەەکەیتەوە کە لەو کاتەیە جیا ئەبنەوە یا بە بڕای من ئەم بابەتانە زیاتر لە ناو شعرەکانە ڕنگ بداتەوە جوانترە لە لای من زۆر باشە خاتون بە پرسیارێکی کە بکەین ئەویژەوەیە کە بۆچی لە ئێستادا ئافرەتانی شاعیری یان هەر ئافرەتان بەعام وەکو پێویست لە کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیەکانە وجودیان نیە یان ئامادە نابن ئایا بەدیدیەوە وەک شاعیرێکی ئافرەت ئەم بۆچی ئەگەڕێنەوە بەڕاستی ئێستا لەوانەیە کۆمەلگای زۆرینەی ئەو شاعیرانەی کە ئافرەتن ئەنووسن کۆمەلگاکەیان ڕێگەیان پێنەدا نەتوانن بێنە ناو ئەو بوارە و نەتوانن بێنە ناو کۆڕ و کۆبوونەوەکانەوە زۆر کەم تا زۆر دێنە ناو کۆڕ و کۆبوونەوەکان بەڵام ئەویش بەنهێنی دێن هەندێکیان وەکو من لەبەرەوەی کۆمەلگایان ڕێگەیان پێ نادات بە شێوە خۆئیتر بیر لەوە ناکەنەوە کە شعر چەند جوانە شعر ژیانە شعر پێناسەیەکی ئەم ژیانەیە زۆر لە کۆمەلگای ئێمە لە خێزانەکان لە خانەوادەکان ڕێگە نادەن بەو کەسانی کە شاعیرن بێنە ناو کۆڕ و کۆبوونەوەکان کۆمەلگەرەوە زۆر جاریش کۆڕەکان بەڕاستی ئەو کۆڕە نییە کۆڕێکی ئەو تۆ ناکرێ کە چێژ بەخش بێ بە بینەری کۆڕ بە ئامادەبوانی کۆڕ بە خوێنەری کۆڕ یاخود ئەو شاعیرە شعرەکانیان یعنی شعرێکی ئەو تۆ نییە چێژی لێ وەربگیرێ لەبەرەوە بینەرمان کەمە بێتەوە میوان کەمە بێت ئافرەتانیش کەمتر ئەچنە نێو کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیەکان ئافرەتانیش کەمتر باڵێ ئەچنە ناو کۆڕ و کۆبوونەوەکانەوە ئافرەتان چۆن خۆیان وێنا کردووە لە شعری پیاوانە بە ئێستا باسی ئەوەیان بکەین شتەکە با بڵێن ئەو هاوکێشەی پێچەوانە بکەینەوە بەوەی کە بزانین لای ئێوەی شاعیر بۆ نمونە خۆت بە نمونە وەرەگرم لای تۆی شاعیر کە ئافرەتی پیاوت چۆن لە تێکستێکی خۆتا جێ کردوتەوە من ڕاستە شعرەکانم وەک خۆم هەندێک لە شعرەکانم کۆمەڵایەتیە و ئاینیە و نیشتیمانیە و بۆ پێشمەرگە و نووسیم بۆ ئەوینە بەڵام زیاتر بۆ عیشق نووسیمە و هەروەها بۆ عیشقێک نووسیمە کە پیاو من عاشقی پیاوێکم بۆچی لەبەر ئەوەی من ئافرەتم ئافرەت عاشقی زیاتر پیاو ئەبێت لەبەر ئەوەی من بە باڵای پیاوە نووسیمە بۆ ئەوەی شعرەکان زیاتر چێژ ببەخشێ بە خوێنەر و بە بیسەر و بە گوێگر و بە بینەر و وا جوانتریشە من ئێستا ئافرەتم یعنی وا جوانترە بە ئەو هەست و سۆزەی هەمە بۆ پیاوی دەرببڕم بۆ لە کۆمەڵگەی کوردیا کە باز لە هەر وشەی ئافرەت کە ناوی ئەهێنرێت ئەبێ بڤە بێت ینی هۆکاری ئەم بڤەیە چییە؟ وەڵای لە هۆکاری ئەم بڤێ ئەوەیە ئێستا ئایا پەیوەندی بە واعی کۆمەڵگەوە هەیە پەیوەندی بە کەسەکە خۆیەوە هەیە یان چی حەزەکەم هۆکارەکەی بزانم لە دیدیەوە پەیوەندی بەوەی ئێستا خۆتان ئەبینن کوشت و کوشتار زۆر بووە کوشتم زۆر بووە لە وڵاتە بەجددی یعنی مەبەستە بۆ ئافرەت بڵێ بۆ ئافرەت بڵێ هەرچۆنێ ئەجوڵێتەوە ئەوە بفەیە ئەوە مەکەوە عیبەیەوە نازانم زۆر بابەت لەمانە حیاچوونە ئەم بابەتانە باسەکەن بەجددی ئافرەتیان تەواو ئێستا سیرەکەی دیسانەوە گەڕێنەوە زمانی زووکە چۆن ئافرەت ئەچەوسێندایەوە وای لێ هاتووە ئەوە نەکوشت و کوشتار زۆر بۆ ئافرەتی سەیتر ئەکشێتەوە لە کۆمەڵگەی کوردی هۆکارە ئەی بەڵێ کۆمەڵگەی کوردی هۆکارە و هەروەها بەرپرسەکانیش هۆکارن لەبەرەوەی یاسایەک دانانێن بۆ ئەم کوشت و کوشتارە بە تەواوی کە ئیتر کوشتن کەم بێتەوە ئافرەتیش بتوانێت بە ئازادی بێتە ناو هەموو وارەکە با من لێرە تۆ ڕابگرم بۆمی ئەم پرسیارە بکەم ئەی بە بڕوای تۆ ئافرەتان چۆن بتوانن لە ڕێگەی دەقە شعرەکانیان دەقە ئەدەبیەکانیانەوە ڕوبەڕووی کۆمەڵگەیەکی پیاوسالار ببنەوە ئەبێ ئافرەت بوێر بێ بتەوێ و نەتەوێ ئەبێ قوربانی بدەیت بۆ شتێک کە ئامانجت هەبێت
ئەبێ قوربانی بدەی بۆ شتێک کە بتێ بە ئامانجەکەی بگەی ئەبێ قوربانی بدەی بۆ شتێک کە بتەوێ پێی بگەێنی ئەبێ قوربانی بدرێ لە پێناوی ئەوەی کە بەدەستی بێنی هەروە دانیشی و ئەو بڵێ نابێ ئەو بڵێ عیبە ئەو بڵێ ناکرێت ئەبێ ئەو ڕێسکانە هەمووی بشکێنرێت. تا ئێستا ئافرەتانی ئەدیبی ئێمە توانیویانە ئەو قوربانیە بن؟ بەڵێ ئافرەتمان زۆرە قوربانی داوە خۆشمێکێکم نەوانە قوربانی بۆ نموناگەر تایبەتمەند نەبێ پرسیارەکە باهینیتەوە بەس قوربانی چیت داوە بۆ چیش دات؟ شعر زۆر شتی لێ سندمەوە زۆر شتی باشیشی پێبەخشی باشتری پێبەخشی ئەو یەکێکە لە قوربانیەکە کە بۆ من کە بۆ شعرم چکە ئەو کاتەی من دەستم داوەتە نووسین بڤە بە نسبەت خۆمەوە نەدەبوا بنووسیان بۆ من کارێکی قورس بوو کە دەستم پێ کرد و کە خۆم دەرخست کە من شعرە نووسم زۆر قورس بوو بەڵام ئەو ڕێچکەیم شکاند و بەردەوام بووم نەوەستا. وەکو ئافرەتێکی شاعیر پەشیمانیت لە چی؟ لەوەی کە شعرت نووسیوە؟ نەخێر هەرگیز پەشیمان نابوو زیاتریش حەزەکەم بنووسم و بەردەوام بوو. ئێستا ئەوە سەرکەوتووی پێوترێ؟ بەڵێ وتم هەندێشتی لێ سندمەوە شعر بەڵام زۆرتری پێبەخشیم و باشتری پێبەخشی. زۆر باش. تا چەند زوڵم لە ئەدەبی ئافرەتان کراوە لە نێو ئەدەبی کوردیە؟ تا ڕادەیەک کراوە زۆریش. چۆن پێم خۆشە ڕوونکردنەوەی بۆ نمونە ئافرەتمان هەیە سێ چوار کتێب دەراکە. باش. ئافرەتی تر هەیە توانانی و دەرامەتی نییە و ناتوانێت شعرەکانیشی زۆر کاریگەر و جوانە زۆر یعنی چێش بەخشە بەڵام دەستی ناگیرێت هاوکاری ناکرێت بۆ ئەوی بیکاتە کتێب و بناسرێت. وەکوتە هەندێکی سێ چوار کتێبی بۆ دەرەکرێت بەڕاستی ئەمە لێرەیە زوڵمە. بەڵێ بەرامبەر بە هەندێک لە ئافرەتان کە ئەکرێت پێویستە وەزارەتی ڕۆشنبیری پیاداچوونەوە بکە بۆ ئەو شاعیرانە بۆ ئەو کتێبانە کە چاپەکرێت چونکە بەڕاستی ئێستا شاعیرمان زۆر بووە خوێنەرمان کەم بووە نازانیانی کێ شاعیرە و کوێ خوێنەرە. یعنی ئەوە زوڵمەکەیەکە. بەڵێ ئەوە زوڵمەکەیە. تەنها ئەو زوڵمە ئەوەیە کە بۆ نمونە چوار کتێبی ئافرەتێک چاپ نەکرێ و چواری بۆ نمونە کەسێکی کە چاپ بکرێ ئافرەت بۆ نمونە پیاو بێ نووسەرێکی پیاو بێ تەنها ئەو زوڵمە عامەی کە لە ئەدەبی ئافرەتان ئەکرێ لەم لایەنەیە خۆی بینێتەوە بە بڕۆیەوە؟ نەک هەر لەم لایەنەیە لە زۆر لایەنی تریشا خۆی بینێتەوە ئافرەت کە زۆڵمی لێکرێت بۆ نمونە کۆڕ و کۆبوونەوەکان کۆڕیان بۆ ساز ناکرێت پێویستە کۆڕی باشیان بۆ ساز پێ بناسرێن پێویستە کەناڵەکان بانگیان کەن و بناسرێن بە بینەر و بیسەر بۆ ئەوەی خەڵک بزانێت تا چ ڕادەیەک شعرەکانیان چۆنە و ئەو کات وەزارەتی ڕۆشنبیری خۆیشی بیبینێ تا بزانێ ئایا ئەمە شایستەیە ببێتە شاعیر ئایا ئەمە شایستەیە دەستی بگیرێ و کتێبی بۆ بکرێ؟ زۆر باشە بابزانین گەشتبینی و ڕەشبینی لە ئەدەبی ئافرەتانە چۆنە ئەوەنەی کە ئێوە خۆشتان وەک شاعیرێک و ئەوەنەش کە متابعەتان هەبوو بێ؟ من وەک خۆم هەمیشە گەشتبینم. باشە. بەڵام ئیتر زروف و ژیانی ئەم وڵاتەی ئێمە زۆر جاروە ئاکاکە هەندێک لە ئافرەتان ڕەشبین خۆیان ببیننەوە بەڕاستی ئێمە ژیانمان قورسە خۆتان ئەزانن چ قەیرانێک جاری وایە دروستە بێ قەیرانی نەبوونیە قەیرانی دارایە قەیرانی شەڕە قەیرە هەموو شتەکان بە یەکەوە سەر هەڵەدا جاری وایە ئیتر بەڕاستی ئافرەتیش ناچار ئەبێ یعنی وە هەروەها هیچ بڕەپارەیەکیشی بۆ سەرف ناکرێت بۆ کۆڕ و کۆبوونەوەکان تا بتوانێت زیاتر بێتە ناو ئەو بەس پێت وانییە هەندێک لە ئافرەتان خۆیان با بڵێن داغڵی ناو کۆڕ و کۆبوونەوەکان نابن یان ئەگەر کۆڕیشان لێرە و لێ یان لە شار و شارۆچکەکان هێرێمی کوردستان بۆ بکرێ وەکو پێویست بەشدار نابن یان وەکو پێویست بەشداری ناکەن. پێت وانییە ئەوەش خەلەلێک بێ لە خۆتان بە بەم سیفەیە بڵێم؟ ئەوەش ئەگەڕێتەوە بۆ منافەسە چونکە بەڕاستی ئێستا منافەسە یەکتریەکەن ئافرەتمان زۆرە
مناقفەسێک دێ کامیان شعرەکەی تۆزێ باش بۆ زیاتر بایەخی پێ بدرێ ئەوی تر پێی ناخۆشە بڕوای من نابێ ئاوا بێ هەمویان بە یەکسانی سێرکرێ بە چاوێکی باس ئەوەی کە شعری جوانە ئەوەی کە بەڕاستی ئەدای جوانە و شعری جوانە ئەوە پێی بووترێ شاعیرێکی تەواو. بەس من ئەوەندەی متابعی ناوەسەتی ئەدەبیاتی کوردی بم زۆر ئافرەت نابینم کێ بڕکێ بکەن لە پێناو یەکێکیان بۆ نمونە باشترین شعر بێت تێکست شعرەکەی لەگەڵ ئافرەتێکی کە خۆی بەراورد کە ئەوە زیاتر لە نێوان با بڵێن شاعیرەیان ئەدی بە پیاوەکان هەیە لە ناو ئافرەتەکانیشا هەیە دروست بووە لە ناو ئافرەتەکانی تازەکی دروست بۆمە بەسە بڵێ تقریبەن هەیە ئەوە چەند ساڵانێکە هەیە. زۆر باشە. ئەی ناوڕۆکی شعری ئەدەبی مێینە چۆنە؟ نیشتیمانیە، وەسفە، سروشتە، ئەوینە چییە؟ لە ئێستایە مەبەسم ئەدەبیاتی ئێستای ئافرەتانە کە ئێستا ئەینووسن. ئێستای ئافرەتان زۆر بەمان ئەوینە عشقە، زۆر بەمان تێکەڵاو هەموویەتی بۆ ئەم عشقە نادیارە یاخود دیارە؟ هەمانە نادیارە، هەمانە دیارە. عشق زۆری هەیە لەوانەیە عاشقی کەسێک بین لە دوورەوە بەڵام بە خەیاڵ بۆیە نووسین چونکە خەیاڵ و واقعیش هەردووکی ئەتوانێت بڵێن و هەروەها هەشمانە ناتوانێت ئەو پێناسەیە بۆ ئەوین بکات وەکوتم لەبەر کۆمەلگا ناتوانێت ناچارە بە کۆمەڵایەتی بنووسێ ناچارە ئاینی بنووسێ ناچارە نیشتیمانی بنووسێ ئەگی ناخۆی ئافرەت لە واقع ئەو ڕاستیە حەز ئەکات بەس ئێستا بۆ نمونەچێتە ناو شعرەکانی بەس بۆ نمونە ئێستا ئیلهامێک دێت بە شعرێکی ئەوینی یعنی تۆ لەکوێ ئەتوانیت ئەم وشانەی کە بۆ نمونە بۆ ئەوین تۆ پێێتەوە بینووسیت بیخیتە سەر کاغەزێک لەکوێ دەتوانیت بۆ نمونە بیکەیت بە کۆمەڵێک گوشەی ئاینی یان کۆمەڵە گوشەی نیشتیمانی یعنی ئەمە بە بڕای تۆ ڕێیتی ئەچێت لە کاتێکا ئیلهامەکە بۆ شعرێکی ئەوینی هاتووە بنووسرێ ئەتوانێ بیگۆڕێت لە هەستی خۆیە لە خەیاڵی خۆیە ئەتوانێ بیگۆڕێ بۆچی لەبەر ئەوەی ئەو هەست بەوە ئەکاکە ئەو جەوەی بۆی ڕەخساوە ناتوانێ خۆی لەو بوارا ببینێتەوە ڕێگری هەیە لێ ڕێگری لێ ئەکرێت لەبەر ئەوە ناچارە ئەچێ ئاینی ئەنووسێ بە تەنها یاخود کۆمەڵایەتی یاخود نیشتیمانێکینە شاعیران بە عام ئافرەتەکانمان حەز ئەکەن بە باڵای پیاوە بنووسن بۆ ئەوین بنووسن بۆ عاشق بنووسن. زۆر باشە بە بڕای ئێوە باش و خراپی شعر بەچی دیاریەکرێ بۆ نمونە من شعرێکی خراپ ئەنووسم تۆ شعرێکی باش ئەنووسی ئایا ئەو میکانیزمە چییە کە ئەم شعرەی تۆ باشە ئەم شعرەی من خراپە ئەو پێوەرە چییە؟ ئەوەیان ئەبێ ڕەخنەگر ڕەخنە بگرێت لە بەس دیدیەوەش وەکو شاعیرێک گرنگە وەکو شاعیرێکی ئافرەت وەک وتم ئێمە شاعرین شعری زۆر کەس خوێن بەڵام شعرێک ئەگەر چێژ نەبەخش بە خوێنەر و بیسەر نەبەخشێ کەی شعرە ئێستا شعر کۆمەڵێک ڕەگەزی هەیە بۆ نمونە زمانە تەکنیکە خەیاڵە یعنی کۆمەڵێک ڕەگەزی کەیش یعنی کام لەمانە ئایا دەتوانرێت لە ڕووی زمانەوە ئەم شعرە هەڵبسانگێنە یان لە ڕووی تەکنیکەوە یاخود ئامی هەموو ڕەگەزەکان دەتوانرێت ئامی هەموو ڕەگەزەکان بێمە شعر معریفەیە شعر زمانە شعر خەیاڵە شعر واقعە شعر شعر چۆن واقعە واقع پێ دەڵێم چۆن واقعە تۆ کارەساتێک ئەبینین ئێمە ئایا یاخود ڕووداوێک یاخود داستانێک ئەبین بۆ نمونە یاخود ئەلم بابەتانە ئەیبینی واقعە ئەیبینین تۆ شتەکە بە واقع ئەتوانین بیکەین بە شعر بەڵام شعر خۆی زادەی خەیاڵە وانە بە تەنها نابێت ئەبێ خەیاڵ ئەبێ عەفو واقعیشی لەگەڵا ئاخر چۆن بۆ منە حەز ئەەکەم تێم بگەینی چۆن واقع من وەک خۆم ئەگەر شتێک بە واقعی زۆر بەسرم نەهاتە بێ و نەمبینی بێ زۆر ناتوانم لەسەری بنووسم ئەبێ من ئەو ناڕەحەتی و ناخۆشیانەی کە چەشتومە کە واقع بۆ ڕاستی بووە ئەوە من ئەتوانم لەسەری بنووسم بکەم بە ئاخر چۆن ئەزام تێگەم لە قسەکەی تۆ بەس مەبەسمەوەیە تۆ بە واقعی شتەکەت بینیەوە بەڵام کاتێک کە دای ئەڕێژیت ئەیکەی بە شعر
دەبێ بە خەیاڵ ئەیکەی ینی ناتوانانی بەواقع بەڵێ بەو هەست و خەیاڵی جیاوازی کە بەڵێ جیاوازی واقع لەگەڵ خەیاڵات ئەمەیە ینی بەڵێ. شعر لەو ڕۆوە زۆر بەڵێ باشە بەڵێ لەو ڕۆوە توانێت بەو شێوازە بینووسیتەوانێ زۆر باشە بە بڕای ئێوە شعری ئەمڕۆ ئەوەندە ئاڵۆزە هەتا خوێنەر نەتوانێ و لی تێبگە کەم تا زۆر ئاڵۆزی تایە زۆر زۆریش نا بەس تایەتی من خۆم شعری هەندێک لە شاعیرانم خوێندۆتەوە بەڕاستی لی تێناکە بەڕای من هەتا سادە بنووسرێت جوانترە و چێژبەخشترە و باشترە و خوێنەر زیاتر ئەتوانێ چێژی لێ وەربگرێت ئەی مەغزای لوغز کۆت هێما ئەمانە چین لە شعر نابێ ئەمانەش هەبن بەداخەوە ئێستا شعرەکان کە من ئەی خوێنەوەی هەندێک لە شاعیرانی ئەم سەردەما وشەی کوردی پەتی زۆرتیا نابینم لە کاتێکا ئێمە شعر بە کوردی ئەنووسین من ناڵێم باوشەی فارسی و عەرەبی و ئەمانەیتیانە بێ پێویستە تورکی عەرەبی کوردی فارسی هەمووی تیاابێ بەڵام پێویستە ئەو وشە کوردی پەتیانێ ئەو وشە کوردیانی خۆمان کە زاراوەی باو باپیرانمان بوو زاراوەی دایک و باوکمان پێویستە زین و بکرێتەوە لە ناو شعرەکانمانە لە ئێستادا خەوشێکی زۆر لە ناو شعری کوردیە هەیە بە بڕایەوە وەکو شاعیرێکی ئافرەت چی بکرێ هەتا ئەو خەوشی لە نێو شعرا هەیە پاک بکرێتەوە ئەبێ پێداچوونەوە بە شاعیرەکان نابکرێت وەک گوتم بە شعرایان بە شاعیرە بە شعرەکانیانە بە شعری شاعیرەکاندا تا چڕادەیەک ئەو شعرانەی کە ئەو شاعیرە ئەینووسێ چێژ بە خوێنەرە بەخشێت چێژ بە بینەرە بەخشێت چێژ بە گوێگرە بەخشێت تا چڕادەیەک ئەو شاعیرە توانیوێتی هەم بە خەیاڵ و هەم لە واقعەکانی خۆی کە بەسەری هاتووە تا چڕادەیەک توانیوێتی شعری نیشتیمانی کۆمەڵایەتی ئاینی بنووسێت و خۆی لەو بوارانەدا ببینێتەوە ئەگەر ئەمانەی تیا بەرجەستە بوو ئەو کاتە دەتوانێت بوترێت ئەمە شاعیرێکی کامڵە دەستخۆش سپاس بۆ ئەوەی کە سپاس گوڵ هەڵە پێنجێنی شاعیر کە بە خۆشحاڵیەوە میوانی ئەم جارەی بەرنامەی خەرمان بوویت سپاسان ئەەکەم سپاس بۆ ئێوەش ئەرکتان کێشا و دەستان خۆش بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ